زولایەنە سیاسەکانی عراقی ئەوانەی کە زوڵم لە هەرێمی کوردستان دەکەن بەو جۆرە بە ڕوحی دۆستایەتی هەڵسوکەوتمان لەگەڵ بکەن نە دوژمنکارانە. کاگومێت سلااوت لێبێ ئەنجامدانی ئەو یاریانە تا چەند گرینگە بۆ ئەوەی کە هەم ئەوە بسەلمێنی کە شاری هەولێر شاری پێکۆژیانە و هەم ئەو کەیسانێک کە هەن لە هەولێر کە ڕوودەدەن بەلا ڕێدان بڕێ. بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەو یاریە نایسەلمێنی هەولێر شاری پێکەوە ژیانە. هەولێر بە خۆی سەلماندیە، شاری بێکەوە ژیان برایەتی و دۆستایەتیە و ئەنجامدانی ئەو یاریەش کە ئەستێرەکانی عراقی لەگەڵ ئەستێرەکانی یارێمی کوردستان یاریەکی دۆستانە ئەنجام دەدەن. ئەوە جارێکی دیکە دووپاتکردنەوەی پەیامی هەولێر و هەرێمی کوردستانە لە برایەتی و لە بەیەکەوە ژیان، بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی عراقی هەموو ئەو بنەما ئەساسیانەی کە عراقی نوێی لەسەر بیناکراوە پێشێلیان کردیە. دەستور پێشێل دەکەن، مافیا وڵاتیانی هەرێمی کوردستان پێشێل دەکەن، شایستەداراییەکانی هەرێمی کوردستان پێشێل دەکەن. هەرچەندە ئەوە پێمان وایە نخبەیەکی سیاسی دەسەڵاتدارن ئەو کارە دەکەن، نە شەقامی عراقیە. ئەو یاریزانانەی کە لێرن ئەستێرەکانی عراقی بەشێکن لە چیرۆکی عراق، بەشێکن لە چیرۆکانی سەرکەوتنی وەرزش لە عراق و ئێمەش لە هەرێمی کوردستان ئەو یاریزانانەمان بەشێکن لە چیرۆکەکانی ئێمە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر. ئەو یاریەش دەلالەتی دووپاتکردنەوەی ئەو دۆستایەتیە کە هەم شەقامی عراقی هەم شەقامی هەرێمی کوردستان خواستی لەسەر هەیە. ئومێد دەکەین لە یاریەکانی دیکەش لە ممارەسەکردنی دەسەڵاتیش دەسەڵاتدارانی عراقی هێز و لایەنە سیاسەکانی عراقی ئەوانەی کە زوڵم لە هەرێمی کوردستان دەکەن بەو جۆرە بە ڕوحی دۆستایەتی هەڵسوکەوتمان لەگەڵ بکەن نە دوژمنکارانە. ڕووداوەکانی ڕابردوش کە ئەوە بەشێکە لەوەی ڕێزگرتن لە پاڵەوانێک کە لە یەکێک لە ڕووداوەکانی هەولێر بۆ قوربانی هیچ پەیوەندی بە نەتەوە نەبوو، بەڵکو ڕووداوێک بوو، تاوانێک بوو لە تاوانەکانی کە لە هەموو دنیادا بێتن. بەداخەوە سێ کەس بوونە قوربانی، دوو لەوانە بەڕەگەز عەرەب بوون، یەکێکیان هاوڵاتیەکی کوڕە هەژاری کوڕە شەهیدی شارەکەمان بوو کە تێدا بۆ قوربانی و کەمتر لە سەعاتێک تۆمەتبارەکە کەوتە دەستی قانون. ئێستاش ئێمە چاوەڕوای ئەوە دەکەین ئەو تۆمەتبارە لەژێر ڕەحمی قانوندا یا سەرەسەری جێبەجێ دەبێتن. قسەیەکە بوو کە تۆمەتبار لانی عێراقیان داوان دەکرد کە کەسەکە ببرێتە بەغدا، هیچ شتێکی وا هەیە؟ داواکردنی گواستنەوەی کەیس بابەتێکی نامەنتەقیە بەپێی یاساکانی عێراقی. تاوان لە چەند دەردەکرێتن لەو شوێنە دادگایی دەکرێت. دادگاکانی هەرێمی کوردستان زۆر سربەخۆتر و ئازادتر و ئازاترن لە دادگاکانی عێراقی. ئەو بابەتە هیچ پێویست ناکاتن. بابەتێک بووە، کارێکی تاوانکاری بووە، ڕووداوێک بووە. ئەگەر تۆمەتبار نەکەوت بە بەردەستی قانون دەکرێت ئێستا تەفسیر و تەویلی جیاوازی لێ بۆ بکرێت، بەڵام کەمتر لە سەعاتێک تۆمەتبارەکە لە بەردەم قانون بووە.